گوهزن هم ایوانکی من یدن هیا بناوی بریز کیوان حسن قالك بخير هاتي جوي برنامج هاشتاج تو راوشكاري تكنولوژي یک کمپانیا E40 تا چه بریاردا ببر راوشکاری تکنولوژی ببزارم سپاس دکم سپاس لبو برنامجتان سپاس لبو آماده بودن لهای تکس او دلیل لوی که میدیا کتان دیوی شوق و روقی او تکنولوژیا لکردستان با هم زیام مناسبته بالنسبة بجداري ما لناو هاي تكس اما کۆمپانیا چین لە ساڵی 2015 مەزرایە بە ناوی ئینجینێرینگ فۆر تەکنۆلۆژی کراوەکەی E40 بێگومان خۆشحاڵیە کە لە پێشانگایەکی وە کۆمەڵک کۆمپانیای ناوخۆی پێم وایە 186 کۆمپانیا لێرە بەشداریان کردێ لەسەر ئاستی 30 وڵات ئەوە جێگای خۆشحاڵە و ئێمە وەکو گەنجانی کوردستان بەشدار بووین لەو پێشانگایە و ئەوڕۆ پێشوازیمان لە زۆر میێوان کردە سێڤزەکانی خۆمانیان پێناساندە و ئەکید خەڵکیش و ئامادەبوانیش بە جۆش و خرۆشەکی زۆرەوە ئامادەبووین. باشە خەڵک ئەگەر پەیوەندی بە تو بکەن وەکو ڕاوێژکارێکی تەکنۆلۆژی زیاتر لەسەر چ بابەتێک پەیوەندی لەگەڵ تو دەکەن لەسەر مەسەلەی هاکردنە یان پێشخستنی ئاکاونتەکانیان زیاتر خەڵکی کوردستان ئەگەر بێژن گەنجەکانمان تەرکیزیان لەسەر شێ ئەگەر ئەوە پێمان بڵێت وەکو ڕاوێژکاری تەکنۆلۆژی خبرەت زیاترە؟ زۆر بەداخەوە کاتێک پەیوەندی بە ئێمە دەکەن وەکو ڕاوێژکار بابەتەکەیان کێشەکە دروست بووە لە کاتێک ئێمە ڕۆژانە لە سۆشیال میدیاکانی خۆمان لە سۆشیال میدیاکانی کۆمپانیەکان کۆمەڵک بابەتی زانستی لەسەر سۆشیال میدیا لەسەر بەکارهێنان لەسەر پاراستنی هەژمارەکان دادنێ بینەری تەکنۆلۆژیا بەداخەوە زۆر کەمترە لە بەرنامە تەرفیهیەکان کە ئەو یەک لە خاڵە لاوازەکانە کە خەڵک زۆر تووشی کێشە دەبێت یعنی ئەوانی کە پەیوەندی دەکەن دوای ئەوەی کێشەکەیان بەسەر هاتووە اینجا پەیوەندی بێمە دەکەن لە کاتێک ئێمە وەکو گوتم هەموو زانیاریەکانماندانەوە بابەتەکانمان دانا چییە بچێکی قۆل هەرا بزانە کێشە چنە تەسەوەڕ دەکەم نسبەتی زۆر لە بەکارهێنەرانی سۆشیال میدیا لە کوردستان اینجا هەر پلاتفۆرمە بیتن کێشەی لە بیرچوونەوەی پاسوەردی هەیە کە کێشەی لە بیرچوونەوەی پاسوەردی هەیە ئەوە یەک لە خاڵە ئەساسەکان اینجا دوایەوەی کە پاسوەردیشی لە بیر چووە لە خۆی هەژمارەکەی دروست نەکردێ کەسێک لەوانەیە 2 ساڵ پێش ئێستا دروستی کردوی ئەو کەسە نازانێت دوێنێ چی خوا ئەگەر کەسێک ئەکاونتی هاک بکرێتن ئێوە دەتوانن بۆ جاریشکە ئەو ئەکاونتە بگەڕینەوەی ئەگەر بە یەک جاری لەلایەن مەسەڵەن بڵێن ئینستاگرامە یان فەیسبووکە بلۆگ بکرێتن ئێوە لەم حاڵەتە چ دەکەن؟ هەر بەکارهێنەرێکی سۆشیال میدیا لە کوردستان ئەگەر کێشەکەی بێنێتە لای ئێمە ئەگەر هاتوو یاساکانی کۆمپانیەکانی سۆشیال میدیا پێشێل کردبوو لۆگاریتمەکانی پێشێل کردبوو ئاساییە کۆمەڵک ستیج هەیە هەندێک ستیج هەیە ئەکاونتەکانیان هەژمارەکانیان دەتوانین بگەڕێنەوە بەڵام ئەگەر کۆمپانیا بە کۆمەڵک تایبەتمەندی خۆی کە پێشووتر دایتە بەکارهێنەران ڕایگرتە مەسەڵەن دۆنونە بەنمونە هەندێک شت باز بکەم پۆستکردنی وێنەی چەک ئەوە یەک لەو لۆگاریتمانەیە کە کۆمپانیا قەدەغەی کردە یان وێنەی ئەو کەسایەتیانەی کە لەناو لیستی تیرۆرن یان بڵاوکردنەوەی سەربرینی ئاژەڵ ئەوە یەک لە بابەتەکانە و خاڵک کە من ئەوە لە بۆ بەکارهێنەران خاڵێکی گرنگ لە بۆ کۆمپانیەکان زۆربەی کۆمپانیەکان لێرە زیاتر تووشی کێشە دەبن و ڕۆژانە پەیوەندی بەمە دەکەن کێشەی کۆمپانیەکان جوانە لەگەڵ کێشەی تاکەکان ئەگەر کەسێک بە قوڵی بچیتە ناو ئەو بابەتەش کۆمپانیەکان چ کێشەی بەکارهێنەرانی ئاسایی ئەو بابەتانەیە کە زیاتر پاسوەردە بەڵێ زیاتر بەستیتە شتی تریشی هەیە بەڕاستی بەڵام دزینی وێنەکانە بڵێ بینە سەر کۆمپانیەکان ئەمە و کۆمپانیای E40 یەک لە سێرفەکانمان لۆگۆ ئان براندینگە یعنی کۆمپانیا کاتێک دێ کۆمپانیایەک دادەمەزرێنێ لۆگۆی کۆپی بەکاردێنی باشە میوزیکی کۆپی هەیە فۆنتی تایبەت بەخۆی نییە ڕەنجی تایبەت بەخۆی نییە وێنە و ڤیدیۆی تایبەت بەخۆی نییە ئەوانە کۆمەڵک بابەتن کە کۆمپانیەکان بە بەردەوامی هەژمارەکانیان تووشی کێشە دەبێت بەنمونە لە کوردستان کۆمەڵک پیج ئێستا بەکاری ئۆنلاین کاری بازرگانی دەکەن بە ئۆنلاین اینجا ئەو پیجانە ئایا تایبەتن بە کەسایەتێک یاخود تایبەتە بە کۆمپانیا گەورەکان ئەو لۆگاریتمانەی باسم کرد ئەگەر هاتوو لەناو هیچ کۆمپانیایەک ئەو خاڵانە نەبوو ئەو ئۆتۆماتیکیان
کۆمپانیای فەیسبوک یان کۆمپانیا سناپچات یاخود کۆمپانیای ئینستاگرام کە ئەوانەی سەر بە مێتانە هەمان لۆگاریتمە ئەوانی تریشکە لە خارجی مێتانە ئەو لۆگاریتمانە مەوجود نەبیتن کێشەت بۆ دروست دەکەن. زۆر چاکە ئێوە وەکو ئەو کۆمپانیای تەکنۆلۆژی چۆن بڕیارتاندا یعنی لەم پێشانگایە بەشدار بن و هیواتان چییە لەم جۆرە پێشانگایانە کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ئەنجام دەدرێن؟ بەڵێ ئەمن وەکو گەنجێک تەمەنا دەکەم کە هەموو ساڵ بەلایانی کەم 4 جار پێشانگایەکی لەو زۆرە بکرێتەوە بەڵام با 2 جاریان بەڕای تو ئەگەر 4 جار بکرێتن گەنجمان هەیە بتوانێت لە هەر پێشانگایەک بیرۆکەیەکی هەبێ یعنی کێشەی بیرۆکەمان نابێت ئەوەندە بیرۆکەمان هەیە اینجا بەشی دومی قسەکەم بکەم بەڵێ کە دەڵێم 4 جار با 2 جاریان ئاوا هەموو کۆمپانیەکان بەشدار بکەن 2 جاریشان پێشانگاکە تەنها هۆشیاری تەکنەلۆژی بڵاو کاتەوە ئەو بیرۆکەت لەسەر کورسان سوچار بڵاو بووتەوە بزانم کی پشتگیری لە تو دەکە فەرموو بەڵام بە ئەو بابەتەی کە باز دەکەم ئەگەر بێت و 2 پێشانگا یاخود لە زانکۆکان بخرێتە ناو منهەجی خوێندن چونکە بەڕاستی هەتاوەکو ڕۆژ بە ڕۆژ ژیان بەردەوام بی و بڕوە هەموو ژیانمان دەبتە تەکنەلۆژیا و سۆشیال میدیا پێشووتر کەسێک کۆچی دوایی دەکرد پاش 6 مانگ دەتزانی کە ئەو کەسە وەفاتی کرد بەڵام ئێستا لە نەفسی کات ئەو شتە بڵاو دەکرێت ئەو نمونەکەمی ناوە کە گشتی بووە دەیان نمونەی واشمان هەیە هەلبەت زۆر نمونە هەنا کۆتایی پرسیارم تۆزێک بە کورتی ئەگەر جوابێت چونکی برادەرەکانم ئەڵێن کاتمان زۆر کەم ماوە پەیامت چییە بۆ ئەو گەنجانە ئەوانەی کە خۆدان بیرۆکەن دەتەوێت بە ڕێگەی کەناڵی کوردستان 24 چ پێیان بڵێ بڵێ تاوان گەنجی زۆر زیرەکمان هەیە لە کوردستان بەڕاستی ئەمن دوور و نزیک ئاشنایەتیم لەگەڵ کۆمەڵە گەنج هەیە مەسەڵەن بەنمونە ئەو برادرانەی پێش من لەسەر ئەو مینبەرە قسەیان کرد ئەوانە نمونەی گەنجی زیندوون لە شاری هەولێر و لە کوردستان بەگشتی یەک شت هەیە با گەنجان بیرۆکەیان هەبی با گەنجان داهێنەر بکەن ئەگەر سەپۆرتەریان نەبی چ حکوومەت چکە کەرتی تایبەت چ کۆمپانیایەکان کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان ئەگەر سەپۆرتیان نەبیتن یعنی زۆر ئەستەمە کە گەنجێک بتانی بگاتە ئەو خەونەی کە دەیەوێت گەلێک باشە سپاس بۆ بەڕێز کەیوان حەسەن ڕاوشکاری تەکنۆلۆژی لە کۆمپانیا A40 گەلێک سپاسش بۆی بانزانیاریان پڕقیمەت